کاتتان باش خوێندکارانی ئازیز بۆلی حەوت بەندی سێیەم شوێنەوارە دیرینەکانی کوردستان لاپەڕە 130 باسەکەین. سەرەتا باسێکی کوردستانەکەین کە بۆ یەکەمین جار ناوی کورد هاتبێت لە سەرچاوەبزماریەکان مێخیەکان. دەگەڕێتەوە بۆ کۆتاییەکانی هەزارەی سێیەمی پێشزای کاتێک باس لە شوێنێک دەکات بە ناوی وڵاتی کوردە. بەڵام وشەی کوردستان بۆ یەکەم جار لە سەدەی 12ەمی زاینی بەکارهاتووە. ئەویش لە دوو بڕگە پێک دێت: کورد کە ئاماژە بەنەتەوەی کورد دەکات، وستان بە واتای وڵات یان هەرێم یان شوێن دێت. کەواتە کوردستان مانای وڵاتی کوردان دەگەێنێت. خاکی کوردستان هەموو ئەو ناوچانە دەگرێتەوە کە دەکەوێتە باکووری چیاکانی زاگرۆس. باکوور و باکووری ڕۆژهەڵاتی دۆڵی ڕافیدەی، میسۆپۆتامیا تا کەناری دەریای ناوەڕاست و ڕۆژهەڵاتی بانی ئەنادۆڵ تا دامێنی چیای حەمرین. وێنەی ژمارە 20مان هەیە هەل لە لاپەڕە 130 کە ئەمە چیاکانی زاگرۆزە و دۆڵی ڕافیدەی میزۆپۆتامیا هەموو ئەم ناوچانی گرتوتەوە و بەشی ئەنادۆڵ ئەم ناوچانی هەمووی گرتوتەوە. اینجا باسێک لە گرنگترین شوێنەوارە دیرینەکانی کوردستانەکەین. یەکێک لەو شوێنەوارانە ئەشکەوتی شانەدەرە کە گەورەترین و بەناوبانگترین ئەشکەوتەکانی کوردستانە. دەکەوێتە چیای برادۆست لە پارێزگای هەولێر. لە ساڵانی نێوان 1951 بۆ 1961 لەلایەن تیمێکی ئەمریکی پشکنینی بۆ کراوە. مێژووی ئەم ئەشکەوتە دەگەڕێتەوە بۆ سەردەمی نێوان 6000 بۆ 45000 ساڵ. مرۆڤی نیاردەتاڵی تێدا ژیاوە بۆ قۆناغی چاخی بەردینی کۆندا. ئەشکەوتی هەزارمێرد ئەکەوێتە دووری 13 کیلۆمەتر لە باشووری ڕۆژئاوای سلێمانی لە شاخی بەرانان لەلایەن شوێنەوارناسێکی ئەمریکی پشکنینی لێکراوە. لە ساڵی 1928 زاینی مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ 50,000 ساڵ بۆ قۆناغی چاخی بەردینی کۆن و ئێستاش چەند وێنەیەکی ئەشکەوتی هەزارمێردتان بۆ دەئەنێم. ئەشکەوتی کونەکۆتر ئەکەوێتە نزیک گوندی زەرزیک لە زنجیرە چیای بنی زەرد لە پاڵ لووتکەی سەری سرد لە چەمی ڕۆزان لە پارێزگای سلێمانی. مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ 12,000 ساڵ واتە بۆ چاخی بەردینی کۆن. و هەروەها باسی میلەکەی دەربەندی گاور ئەکەین. ئەکەوێتە یەکێک لە دەربەندەکانی چیای قەرەداغ لە سلێمانی نزیک گوندی تەکیە و بەلەبجار. ئەم میلە هەڵکەندراو لەبەردی دەربەندەکە. وێنەی پاشایەک پیشان دەدات لەوانەیە نەرامسین بێت یان ئانۆبانینی پاشای لۆلۆییەکان لە کاتی سەرکەوتنی بەسەر دوژمنەکانیدا. جێگەی باسە ئەم میلە نووسینی پێوە نییە. ئەم وێنەیەش لە لاپەڕە 132 وێنەی ژمارە 22 نەخشەی هەندێک لە گرنگترین شوێنەوارەکانی کوردستانە. بە وردی سەیری بکەن.
میلەکەی ئانۆبانینی ئەکەوێتە سەرشاخی بادیر لە ناوچەی سەرپێرزەها و لە ڕۆژهەڵاتی کوردستان. وێنەی پاشای لۆلۆیی ئانۆبانینی پیشان دەدات لە کاتی سەرکەوتنی بەسەر دوژمنەکانیدا. هەروەها هەندێک نووسینی بزماری مێخی پێوەیە بە زمانی ئەکەدی باز لەم ڕووداوە دەکات. و هەروەها باسی شوێنەواری قسقافان دەکەین کە دەکەوێتە نزیک ئەشکەوتی کونەکۆتر لە نزیک زنجیرەچیای بنزرد لە نێوان گوندی زەرزی و گوندی سرد لە چەمی ڕەزان بریتیە لە گۆڕێکی سێژووری لە بەردی شاخەکە هەڵکەندرا و پیشەکەی نەخشێکی لێ هەڵکەندرا و دیمەنی دوو پاشای لەسەرە لە ڕێوڕەسمی ناشتندان. مێژووی ئەم نەخشەیە دەگەڕێتەوە بۆ سەردەمی ئیمپراتۆریەتی میدیا 700 بۆ 550 پێشزاین. و هەروەها ئەم وێنەی لاپەڕە 133 وێنەی ژمارە 23 یەکسار لە داتاشراوەکەی قسقاپانە.